لێ ئەف پرسە gelek mijar û pirsên jî li xwe digire ku divê em zalkirina zêdetir li ser bidin ew jî mêvana bi mêvanekê me rêzdar Sîpan Şêrwanî dibe endamê lijneya aborî li parlamentoya Iraqê kak Sîpan bixêr hatî spas bo amadebûna we jimarekan lêre cewazî zor heye li nêwan xercî fiعlî û ew xerciyanê ke texmîn kirawin li yasayê budce de jimarekan bew şêweya rû bidin ştekî esayî yan bû çî degerêtewe ew بەڵێ کاتتان باش سلااو و ڕێز بۆ ئێوە و بۆ بینەرانی خۆشەویست بەدیدی من ئەمە شتێکی نۆرمال نییە ئاسایی نییە ناکرێت تقریبان خەرجیاتی واقعی لەگەڵ تەخمینکرا و لە موازنەدا زیاتر لە 50% فەرقی هەبێ لە هەمان کاتدا داهاتەکانیش بە هەمان شێوە فەرقێکی زۆری هەبێ ئەوەی جەنابەت لێرە عەرزت کرد کە 13% لە ڕوانگەی داهاتەوە فەرق هەبووە لەگەڵ تەخمینکرا و واقعی بەڵام ئەوەی ئەساس داهاتی نانەوتیە لە داهاتە نانەوتیەکان لە داهاتە ڕێک 50 فەرقی هەیە ئەوەی پێشبینی کراوە داهاتی نانەوتی 18% کۆی داهاتەکانی عێراق بێ بەڵام ئەوەی بە واقعی بەجاتوە 9% کەواتە فەرقی جیاوازیەکی زۆر هەیە ئەمە نیشانەی فەشەلی موازنەی 3 ساڵەیە واتە موازنەکەی فاشلە بە هەموو پێوەرێک چونکە تەخمینەکان هیچی واقعی نین ئەسلی موازنە خو موازنە تەخمینیە بەڵام دەبێت لە واقعا نزیک بێ لە کاتێکدا ئەم فەرقە زۆرە هەبێت لە موازنەدا نیشانەی سەرنەکەوتنە لە داهاتەکان فەرقێکی زۆر هەیە لە خەرجیاتەکان فەرقێکی زۆر هەیە و لە لایەکی تریش خودی وەزارەتی دارایی فەشەلی هێناوە لە ئیدارەدانی ئەموالی وڵات و بەڕێوەبردننی مەلەفی دارایی عێراقدا یعنی من لە یەک کاتدا دەڵێم هەم موازنەی 3 ساڵی ئەزمونێکی فەشەل بوو لە عێراقدا هەم وەزارەتی دارایی ئێستاش فەشەلە لە ئێمە باسی خەرجی کاتێک دەکەین کە ئەو کات بودجێ ئەم ساڵە پەسەند نەکرابوو ئێستا پەسەندە کەواتە داهاتوش هەوشێوە نابێتن ئەوە نەگەڕێتەوە نەپەسەندکردنەکەی کەی دەگەڕێتەوە ئێمە نیوەی ساڵمان تێپەڕاندووە بۆ نیوەی ساڵتن ناتوانێت ئەو هەموو مەسروفاتە پڕ بکرێتەوە ناکرێ ئەم دەرفەتە لە بەردەم حکوومەتدا نییە مەشارعی ئێستثماری لە 6 مانگدا ناتوانرێت بای 12 مانگ مەشارع دروست بکرێت کەواتە مستەحیلە ئەمە بکرێت بۆیە سیرکە بەراورد بکە لەگەڵ 23 لە 23 ئێمە لە 12/6 موازنەمان پەسەند کرد تقریبا مانگی 8 ڕێنماییەکان دەرچوون و چوونە بواری جێبەجێکردنەوە ئەگەر سەیری مانگی 4 مانگی یەکەمی 2023 بکەی مقارنە بکە لەگەڵ 4 مانگی یەکەمی 2024 اینجاش فەرق هەیە لە 39 تریلیۆن خەرجیاتەوە هاتوینەتە 37 تریلیۆن لە کاتێکدا ساڵی 2023 کارمان بە 1 لەسەر 12 موازنەی 2022 دەکرد 2024 ئەوە نەکرێت ببوورە 21 نەک 22 موازنەمان نەبوو بووسێک 2024 ئەوە نەکرا نەخێر لە موازنەی 2024دا گەورەترین موازنەی تاریخی عێراق هەبوو کە ئەگەر بە جەداولی 23 کار کراوە دەیکردە 199 تریلیۆن مەسروفات لە 2024دا بە پێی جەداولی پەسەند کراو بووە بە 212 تریلیۆن دینار مەسروفات کەچی لە 4 مانگی یەکەم لە جیاتی زیاتر لە 70 تریلیۆن دینار خەرجیات تەنها 30 تریلیۆن خەرجیات 37 تریلیۆن خەرجیات هەبوو ئەمە نیشانەی چییە؟ کار بە 1 لەسەر 12 نەکراوە واتە کار بە مادەی ژمارە 13 قانونی ئیدارەی مالی ژمارە 6 2019 نەکراوە لەبەر موازنەی سولاسی علەساس ئێمە موازنەیەکی 3 ساڵەمان هەیە کەچی موازنەی 3 ساڵی 8 مانگی یەکەمی ساڵی ڕابردوو بەرکار نەبووە 6 مانگی ئەم ساڵە تاکو ئێستاش بەرکار نەبووە ئەمە فەشەل نیشانەی چی جێبەجێ دەکرێت لە خشتەکانی بودجە لە ماوەی ماوە لەم ساڵ لەسە تاکو ئێستا ئەوەی جێبەجێ کراوە ڕاتب درراوە تاکو ئێستا ڕاتب درراوە حتا نەفەقاتی تەشغیلیش خەرج نەکراوە یەکێک لە گەورەترین کێشەکانی ناوەڕاست و جنوبی عێراق ئەمڕۆ ئەوەیە کە نەفەقاتی تەشغیلی ناکرێت برادران باس لەوە دەکەن ئیسحافەیە لە مستەشفا ناتوانێت بنزینی بۆ بکرێت لەبەرەوەی موازنە نەچوویتە بواری جەداول پەسەند نەکراوە بیان موازنە لە بواری جێبەجێ کردی وەرەقە نەدەکرێت پەسەند کراوە بوو شتێکی ئاوا بەپەلە و گرێدراوی تەندروستی خەڵک باسی ئۆتۆمبیلی هاوار هاتن دەکەین
بۆ ئەمە شتێکی واش خەرج ناکرێت لە کاتێکدا بودجە هەیە پارەیەکی خیالی نووسراوە بەڵام لە واقعیدا خەرج نەکراوە کەواتە خەبر على ئەوراق بەس بەڵێ بەهۆی فەشەلی فکرەی موازنەی سێ ساڵە ئەم فکرەیە فەشەل بوو هیوادارین لە ساڵانی دوای 2025دا کە ئەم موازنەی سێ ساڵیە تەواو دەبێ ئەم کارە دووبارە نەکرێتەوە کاکسیپان ئەوە کێشە بۆ هەرێمی کوردستانیش دروست دەکات کوردستان چاوی لەوەیە حقەکەی بدرێتن لە کاتێکدا خۆی هەرێمی کوردستان پابەندە بە یاساکەی بودجە ئەوی لەسەرێتی جێبەجێی کردووە لێرەمان بینی کە 4 مانگەکە 46 ماوە نەدراوە حەقی هەرێمی کوردستان لە داهاتووش دەکەواتە بەو شێوەیە دەبێتن نەخێر دەبێ وەکو خۆی جێبەجێ بکرێ بەداخەوە ئێمە یەکێک لەو کێشانەی کە هەمانە کەسانێک هەنە بەهانە بۆ ئەو دژایەتیکردنە یان پێنەدان یان تەمویل نەکردنی حەسای هەرێمی کوردستان دێنەوە لە کاتێکدا حکوومەتی هەرێمی کوردستان هەموو ئەلتزاماتی سەرخۆی بە پێی موازنەی 23/4 پێی جێبەجێ کردووە هەتا داهاتی نانەوتیشی ڕادەست کرد لە فترەی ڕابردووە بۆیە هیچ بەهانەیەک نییە کە چیتر داها موچەی خەلکی کوردستان و هەروەها خەرجیاتی تەشغیلی و ئیستثماری حکوومەتی هەرێمی کوردستان دووە بخرێت وەکو ئاماژەم پێدا سەرەڕای هەموو ئەو کێشانەی بۆ هەرێم دروست کراوە تەمویل نەکراوە موازنەی هەرێمی کوردستان لە هەمان کاتدا لە بەرامبەر بۆ ناوەڕاست و جنوبی عێراقیشدا فەشەلیانێنەوە ئێوە وەک نوێنەرانی کورد لە بەغدا لە هەمان کاتدا حکوومەتی هەرێمی کوردستان بۆ وەرگرتنی ئەو مافە دوای ئەوەی چووکە خۆی جێبەجێ کردووە ئەوەی کە جێبەجێ ناکە عێراقە دوای خستووە دەتوانێت چی بکە بۆ گەڕانەوە هیچ نەبێت 146 پارەکەی کە نەدراوە لە 4 مانگی سەرەتای ئەم ساڵ دەبێ حکوومەتی هەرێمی کوردستان وەک پێشوو بەردەوام بێت لە دانووساندن لەگەڵ حکوومەتی ئێتحادی لە هەمان کاتیشدا دەبێت نوێنەری کورد نوێنەری هەرێمی کوردستان هەموویان یەکدەنگ بن و کۆدەنگ بن و هاوڕابن لەسەر ئەوەی کە مافی هەرێمی کوردستان خوراوە دەبێ بدرێ ئەمە مافی حکوومەتی هەرێم نییە مافی خەلکی هەرێمی کوردستانە خەلکی هەرێم لە هەلیکار و لە مەشاریع و لە وەبەرێنان و لە پرۆژەی ئەستثماری بێبەش دەبێت لە ئەنجامی دواخستن یان پێنەدانی ئەم موازنەی هەرێمی کوردستان بۆیە نابێت بە هیچ ناوعێک حەسای هەرێمی کوردستان لە موازنەدا تێکەل بە ململانەی حزبی و سیاسی نێوان لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بکرێت کاکسیپان سەبارەت بە پرسی موچەشێوە لە نزیکەوە ئاگادارن موچەی هێزی ئەمنیەکانی مانگی 5 هێشتا نەدرابووە پێی سەرچاوایەک بە کوردستان 24 گوتووە کە لەم نزیکان دەخرێتە سەر حسابی بانکی هەرێمی کوردستان دووە زانیاری بەڕێستان لەسەر ئەوە چییە و وا نێزیک دیبینە لە کوتایی مانگی 6 کە دەبێت لیستەکان بۆ ئەم مانگاش ئامادە بکرێن و بنێرنە بەغدا ئەوەی کە کردبوویانە بیانوو بوونە ناردنی موچەی پێشمەرگە و هێزە ئەمنیەکان بابەتی قائیمەکان بوو لیستەکان لە پێش جەژن خرانە بەردەستی دیوانی چاودێری دارایی فدرالی و هەولێر تدقیقی دقیقیان کردووە وەکو پێشبینیش دەکرا هیچ کێشەیەکی یاسایی نەبووە هەموو ئەو دەنگوانەی کە باس لەو لیستانە دەکرا دوور بوون لە ڕاستیەوە ئێستا هیچ بەهانەیەکی تر نەمایە دەبێت وەک چۆن موچەی مانگی 4 زۆر بە دوو تەخیرەوە خەرج کرا ئێستا کاتی ئەوەیە و زۆریش درەنگە دەبێت موچەی مانگی 5 هێزە ئەمنیەکان و پێشمەرگەش خەرج بکرێت دوای پشووی جەژن جارێکتر دەوام ئاسایی بواتەوە بۆ ئەوەی پەلە بکرێت کە قایمەکانی مانگی 6 بنێردرێت ئەویش دوانەکەورێت بە هەموو پێوەرە کاتی ئەوە هاتووە کە چیتر موچە دوانەکەوتە جا چه مەدەنی چه سەربازی چه ئەمنی چونکە هەموو داواکاریەکان جێبەجێ کراون هەموو نیگەرانیەکان ئەگەر ئامانجی سیاسیشی بەدووەوە بوو بە ئینجاش ڕەوێنرانەتەوە بەدواوە نەماون ئەوەی کە دەکرێت تەنها ڕۆتینیاتەکەیەوە تەخیر دەکات هیوادارین هیچ بەهانەیەکی تر نەهێنەوە چونکە ئێمە پێمان وایە بەشێکی زۆری ئەو داواکارانێ پێشتریش لە هەرێم دەکرا بەهانەهێنانەوە بوو هیوادارین کۆتایی بە بەهانەهێنانەوە بهێنرێن و قورگی خەلک و موچە و مافێکی دەستوری و یاسایی و شەرعی فەرمانبەرانی هەرێمی کوردستان چیتر نەبێتە ململانەی سیاسی و وەکو یاری سیاسی بەکار بهێنرێت لە عێراق و بگرە لە هەرێمی کوردستانیش لەلایەن ئەو حیزبانەی کە ئامادەنین دیفاع لە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بکەن وەک ئەوەی کە پێویستە لەبەر ململانە سیاسی هیوادارین موچە لە هەموو ململانەیەکی سیاسی و ڕکابەریەکی حزبی بە دوور بگیرێت گەلێک سپاس ڕێزدەر سیپان شێروانی ئەندامێ لیژنەیە ئابووری لە پەرلەمانتوی عێراق سپاس بۆ ئامادەبوونەوە و زەحمەت کێشە دەم باش